سڵاوتان لێبێ خۆشەویستان، من چۆمان خسترم لە بەرنامەکانی ئەمڕۆی چۆمان کە پرۆگرامی سیاسی و کۆمەڵایەتی لە خۆ دەگرێت بە میوانداری پسپۆڕان و شارەزایانی ئەو بواری کە مژاری نێو پرۆگرامی ئەمڕۆی چۆمانە. بۆ پرۆگرامی ئەمڕۆی چۆمان لەگەڵ زۆر بەڕێز زانای تۆفیق بەک وەکو پارێزەر و چاودێری سیاسی مژارێکی گەرمی ڕۆژ دەوروژێنم بە تایبەتی دوایەوە کە پارتی دیموکراتی کوردستان بایکۆتی وەزیرەکان یاخود پەرلەمانتارەکانی کرد لە بەغدا دوای ئەوەی کە وەزیری نوێی کابینەی نوێی حکوومەتی عێراقدانرا کە عەلی زێدیە پارتی دیموکراتی کوردستان دەستی بە پرۆسەیەکی سیاسی کرد بە تایبەتی بەڕێز سەرۆک نێچیروان بارزانی سەردانی بەغدای کرد لە 2 ڕۆژدا ئێمە بەو شێوێ چاودێری بابەتە سیاسیەکانمان کرد کە گرفتەکان نێوان هەرێم و بەغدا بەرەو سفربوونەوە دەچن لەگەڵ زۆر بەڕێز زانای تۆفیق بەک ئەم باسە دەوروژێنم. کاکزانە زۆر بەخێرات. زۆر سپاس کاکزانە. ئەمە گرفتێکی لە مێژینەمان هەیە بە تایبەتی دوای پرۆسەی ئازادی عێراق و نووسینەوەی دەسوول لە عێراقدا قسەیەکی نوێ دەبیستین لەگەڵ سەرۆکوەزیرانێکی نوێوی سەفەرکردنەوەی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدایە. ئەکرێ ئەمە ببێتە ینی ئەمە بە تایبەتی ئەمە لە بوجە و موچە و گرفتە دەستوریەکان کە لەگەڵ عێراق هەمانە بەم شێوەم تایتڵە ئەمە دەخوێنینەوە سەفەرکردنەوەی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد. هاتوتە پێشەوە. بەڵێ پێشەکی سوپاس بۆ بەڕێز بۆ بیسەرانی دەنگی کوردستان سلێمانی. من بڕوا ناکەم کێشەکان سفەر بێتەوە چونکە خۆ دەزانی عملی سیاسی عملەیەکی معقدە بە تایبەتی لە وڵاتێکی و عێراقا کە عێراق بۆ ناسراوە پێوتێ مەتحەفی ئەجناز ینی چەندین ئەتنیکی تەیە لە کوردان لە عەرەبە لە مەزهەبە لەوانەیە لەبەرەوە تۆ گەر بە مەفهومی ئەوە بڵێ کێشە لە عێراقا نامێنێەوە بە تایبەتی لەگەڵ هەرێمی کوردستانە بە بڕوای من دیدگای من بە پێچەوانەوەیە. کێشەکان جارێک کۆمەڵی کێشە هەیە کێشەی با بڵێ جزرین یعنی تاریخین کە لە کوردایە لە مێژینەیە لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە ئەم کێشانە لەگەڵ هەرێمی کوردستان و با تایبەتی لەگەڵ کورد وەکو میلەتێک وەکو نەتەوەیەک لەناو ئەم شوێنەیە کەلکانویانە بە عێراقەوە بەردەوامە چونکە ئەمە کێشەیەکی کۆلۆنیالیستیە کێشەیەکی جوگرافیە جیۆپۆلیتیکیە کێشەیەکی مێژوویە کێشەیەکی سیاسیە لەبەرەوە کێشەیەکی عەقڵی ئەوەی کە پێڵن فەرەنگ و جیاوازی بەڵێگومان 100% لەگەڵ تامی یعنی کێشەیەکی زۆر قوڵاوە. ئێمە نەتەوەیەکی ناومان کوردەوە نەتەوەیەکی ناوان عەرەبە بەرحاڵ من نامێ زۆر ڕۆمە قوڵایی سەرەوە بابەتە چون کۆمەڵە ڕەهەندی زۆر تایبەتی و جیاوازی هەیە. ئەوەی کە هەیە لە ئێسایە لە دوای سوودانیەوە و پێ سوودانیش هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتی عێراقیە کۆمەڵی کێشەی اقتصادی هەبووە سیاسی هەبووە و لە هەمووشی ینی بە بڕوای من لە هەمووشی گرنگترەوەیە کە عقڵەتی سیاسی لە ناو دەوڵەتی عێراقیە عقڵەتێکی شۆڤێنی عقڵەتێکی تاگڕەویە عقڵەتێکە کە ئامادە نییە لایەنی بەرامبەر قوبوڵکە ئامادە نییە تەعامل لەگەڵ تۆیا بکە وەکو میلەتێکی جیاواز وەکو کەلچەڕێکی جیاواز وەکو دیدگا و تێڕوانین و نیزامێکی سیاسی جیاواز. ئەم عقڵێتە لە ناو عێراقا ئێستا دەسەڵاتیان بەدەستەوەیە. ئەگەر عەلی بڕوا زەید بڕوا سین بێ ساد بێت لای من بە بڕوای من تۆ ناتوانی کێشەکان بە شێوەیەکی جزری با بڵێ سفری کەیتەوە بەڵام تۆ توانی لە عمومە هەندێک کێشە کە تایبەتە بە مەسایلی استراتیژی هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی فشار خستنە سەر دەوڵەتی عێراقیەوە لە ڕێگەی با بڵێن جۆرێک لە دیالۆگەوە بێت جۆرێک لە لێکتێگەیشتنەوە بێت جۆرێک لە با بڵێن قسەکردن و داواکردن و یا جۆرێک لە شەڕی پەرلەمانی و شەڕی دەستوری ئەوانە بێ بکرێ هەرچەنە با واقعیش بین لە پێشترە کورد شەڕی پەرلەمانی کردووە لە ڕێگای ئەندامانی پەرلەمانی کوردۆکە لە بەغابوون ئەگەر زەعیفی بووتن ئەگەر لاوازیش بوو بێتن ئەو شەڕە کراوە بەڵام کێشەکە ئەوەیە ئەوان بە عقڵێتی زۆرینۆکەمینە ئاێت کێشەکە چارەسەر کرد بە تایبەتی لە نێو دەستوردا کە بەڕێستان پارێزەر و کەسایەتیکی یاساین یعنی ئەمە دەیبینینەوە کە لە نێو دەستوردا ئێمە مافەکانمان ثابت کردووە جێگیر کردووە بەڵام کە جێبەجێ ناکرێ عیبرەتەکە قسەیشی سیاسی ئەوروپیەکانێ ئەڵێ
ڕۆحی هەموو یاسایەک لە جێبەجێکردنە لە تێکستانیە چونکم هەموو تێکستێک جوانە ئەی تۆ دانیشی دیات تێکست دەنووسی لەسەر پیجێکی ئاوایە لەسەر لاپەڕێک و فۆرمێکی شتێگە نووسی بەڵام ڕۆحی ئەم تێکستە لەوەیە کە چۆن جێبەجێەکەی ڕاستە لەناو دەستورە چەندین مادە تایبەتە بە ئەقالیمەکان پەیوەندی بە دابەشکردنی سوڵتاتەوەیە پەیوەندی بە کۆمەڵێک بابەتەوەیە کە گرنگە بۆ هەرێمی کوردستان و دەستکەوتیش بۆ هەرێمی کوردستان بەڵام ئایا لەسەر ئەرزی واقع ئەو عەقڵەتە سیاسی کە لە عێراقایە ئەو نیزامە سیاسی کە عێراق ئێستاتی کەوتووە ئایا ئەو دەستورە جێبەجێەکە هەتا کۆم کات ساتە کە من لەم ستودیا لەگەڵیان نزیکەی زیاتر لە 54-55 مادەی دەستوری هەمووی پێشێل کراوە و کێشەکە ئەوەیە ئەو دەسەڵاتانەی کە ڕقابەیان هەیە بەسەر حکوومەتەوە هەموو ئەمانم لە وەسکراون بە مەسەب و بە دین و بە با بڵین بە ئەجندای وڵاتە ئیقلیمیەکانەوە لەبەرەوە عنی من بە قەمە قەناعەتی منە هەمووەکو یاساییەکی هەمووەکو کەسێکی سیاسیش وەکو چاودێرێکی سیاسیش من پێم وانە لە عێراقا دەستور بەو شێوە ئاسانە تۆ بتوانی جێبەجێ بکەیت یاخود ئاعتیمادی بکەیتە سەر بۆ چارەسەرکردنی کێشەکانە لەگەڵ بەغایە ئەوەی کە بەڕاستەکەی لە واقعە ئەمەی بینین هەوڵێکی باش هەیە لەلایەن قیادەی پارتی دیموکراتی کوردستانەوە بە تایبەتی ئەم سەردانەی پێش وەختی کاک نێچیرەوان وەکو سەرۆکی هەرێمی کوردستان کە چۆ بەغدا و چەندین ناوەندی سیاسی و با بڵێن کارکتەری سیاسی لێوێ بینی کە ئەوانە با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان دروستکەری بڕیاری سیاسی لە عێراق ئەو تایبەتی ئیطاری تەنسیقەوەی پێوەتێ ماڵی شیعە و شیعەکان کە لەوێن دەسەڵاتیان هەیە و دانیشتنیش لەگەڵ ئەم کاندیدە نوێی کە بە ناوی عەلی زەیدیۆ کاندیدیان کردووە بۆ سەرۆکی ئەنجومەنی سەرۆکی خەنوێ جەنابتان چێ بۆ کەسایەت کاکزانە لەبەرێ ئێمە ئەکرێ بەم شێوە بپرسم لە کاکزانە ئەویشەوەی کەس دەکرێت ڕۆڵێکی هەرە جوڵاو ببینێ لە نێو کەسایەتی بێگومان یەکێک لە پاڵنەرە باشەکان مۆتیفە باشەکان بۆ ئەوەی کە بەشێک لە کێشەکان چارەسەرکەی کارکتەری کەسەکەی کارکتەرە سیاسی کەسەکەیە مەسەڵەن ئەم کەسایەتیە ئەوەی کە بازەکرێ لەسەری چووکم کەمترین زانیاری هەیە لەسەری بە تایبەتی با بڵێم لە ڕۆ سیاسیەکەیەوە هەندێک کەس بازەکە ئەمە کەسێکی بازرگانە کەسێک هەرچەنە پێم وابێ یاسای تەواو کردووە لە دوای یاساوە چووە ماستەری لە دارایی ومانایە ناوە لە مەسایلی ئیکۆنۆمی ومانایە ماستەرەکەی لەسەرەوەیە لە مەجای بانکی ومانایی ژەگات تا ئەندازەیەک ئەگەر ئەم کارکتەرە بتوانێت لەسەر دوو تەوەریا لەسەر دوو بنەمای گرنگی ئیش بکات بۆ عێراق من پێم وایە سەرکەوتووە بێ یەکێک لەوانە ئەگەر ئەم کەسە بتوانێت ینی اقتباسێک یا تێپەڕانیە بکە لە مەسائلی مەسهەبیەوە یعنی بە شێوەیەکی عادلانە لەلایەن هەموو پێکهاتەکانەوە لەناوی هەموو پێکهاتەکانی عێراق و بتوانێت جۆرێک من ناڵم بە شێوەیەکی مطلق کەمێک جۆرێک لە عەدالەت یا دادپەروی جێبەجێ بکە ئەتوانێت اقتباسی کۆمەڵێک کێشە بکە لە عێراق ئەمە یەک دوو مەسەلەی تونڕەوی یا تاگڕەوی یا نەخوێندنەوەی ئەو پێکاتانەی کە بە تایبەتی کورد وەکو پێکاتێکی ئەساسی لە ناو دەوڵەتی عێراقیە ئەگەر ئەم کارکتەرە بتوانێت هەموو پێکاتەکان بەپێی حەجم و قەبارە و توانە و قوت و هینی خۆیان لە ناو دەوڵەتی عێراقیە ڕۆڵیان پێبدا و بیان کاتە بەشێک لە دروستکردنی بڕیاری سیاسی ئەو دروشمەی کە پارتی ئیشی لەسەرە کرد هاوبەشی و سازانەوەوانە ئەگەر بتوانێت تەکاملێک بکە لەگەڵ ئەجندای لەگەڵ با بڵێن حەقیبەی کابینەی وزارەکەی خۆیە من پێم وایە توانێت بەشێکی باش لە کێشەکان لە ناو دەوڵەتی عێراقیە چارەسەرکە بە تایبەتی توانم بڵێم ئەم تاکە کاندید بووە کە با بڵێن ئیجماعێکی سیاسی عێراقی لەسەرە ڕۆژەکەی پرسیارە بە تایبەتی کەسایەتە سیاسەکانی تر لە مالیکیەوە ئەوەی کە بە جۆرە لە جۆرەکان کە سەرۆک ترامپ کە بۆ شێوەلای خست و ئەم اختیارە هەڵبژێرا لێرەوە ئەکری ئەمە بڵین ئەمە تەنها کاندیدی ئەنی ئەکرێ بڵین دەوروبەرە ئەکرێ بڵێن خودی ئەمریکیەکانە هەر بۆیە ئەوانی تر وەلاندران ئەم کەسایەتە لە پڕێکای هێنرایە پێشەوە یەک
با بڵین پاڵنەرێکی باشە یاخود دەستکەوتێکی باشە بۆ خۆی وەکو شەخص لەبەرەوەی ئەو ئێستا کاندیدی هەلومەرجێکی سیاسی معەنە لە عێراقا کە شەڕی ئێران و ئەمریکا و ئیسرائیل هەیە ئەگەر باوا دابرین بە گریمانە ئەگەر ئەم شەڕە نەبوایە ئێران وەکو دەوڵەت وەکو نظامی سیاسی هەمومان نەزانین ڕۆڵێکی گەورەی لەناو عێراقا هەیە و بەشێک لە داڕشتنی سیاسەتی عێراق لە مەتبەخەکانی تارانەوە دروزەکرا بەڵام بەوەی ئەو شەڕەوە ئەتوانم بڵم جۆرێک لە لاوازی هەیە لەلایەن با بڵین دەسەڵاتی ئێرانیەوە لەناو عێراقا بۆیە ئێستا بەڵێ ئێستا شانسێک هاتوۆتە پێشەوە بۆ ئەم هەم با بڵین ئیجماعێکی کوردی سنی شیعی لەسەرا هەم دەریشەوە وەکو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تایبەتی گرنگە کە تۆ ترامپ عنی ڕازیە لە کاندیدبوونی و دەڵێمە پژگیریەکەین و جگە لەوەش ئەوروپاش ئەگەر سەیری میدیای ئەوروپاش بکەی ئەوانیش بە تایبەتی وڵاتی فەڕەنساومانە هەتا ئێستا دژی کاندیدبوونی ئەم کەسایەتیە نین و ئەمە توانێت ئەم کەسە لە ڕێگای هێنانی بەرژەوەندیەکانی ئەوانەوە زیاتر بۆ ناو عێراق ئەتوانێت جۆرێک لە استقراری سیاسی یا استقراری اقتصادی بێنێتە ناو دەوڵەتی عێراقیەوە ئەمە توانێت ئەم بۆ مەرحەلەیەکی معەن هەندێک بەس بە مەرجێک وەکو باسم کرد بە مەرجێک ئەگەر بیرکردنەوە مێنتاڵێتی ئەم کەسایەتیە بەو ئاراستەیە بێت کە بوێت عێراق اقتیباسی عێراق لە وڵاتێکی پاشکەوتووی گەندەڵی ئەوەوە تێپەڕێنە بۆ وڵاتێکی جۆرێک لە ئیستقرارێتی سیاسی و اقتصادی مەبەستمە بپرسم کاکزانە لەوەی کە ئەم شەڕە واکا کە چۆن ئەم کاندیدە نوێی سەرۆک وەزیران تەرەفداری بە تایبەتی لایەنە چەکدارەکان وەکو حەزی شعبی باشە لەوەی کە ئەمان وەلا بخات و چۆن دەوڵەتێکی نظامی دروست بکات ئەزای سیدیگە کاکسۆمان من با بە سەراحەت ئەو قسێ بکەم من بڕوام نییە عێراق بێتەوە بە عێراق ئای مامە قەنەعاتی منە لا هەنەشە هیوادارم من ڕاز نەبم عکسەکەی ڕاز عێراق ئەساسی دروستبوونی دەوڵەتی عێراق با بڵین بە دروستبوونیەکی زۆرە ملەی لکانی کۆمەڵێک ئەتنیک و پێکهاتە بڵین ناقوڵایە بەڵێ بەرحاڵ ئاوا هاتووە تا ئێستا عێراق ڕاستە لە ڕۆی توانای اقتصادی وڵات کە وەکو دەوڵەت کە پێوتێ دەوڵەتی عێراقی بۆ دنیا گرنگە چکم پێم وایە پێنجەم احتیاطە لە عێراقا هەیەوانە گرنگە جەنگی ئێران و ئەمریکا و ئیسرائیل لەوەی عێراق گەورەترە گەر عێراق بتوانێت دەوری تیا ببینێ ئەوە تا ئێستا وڵاتێکی وەکو پاکستان کە خاوەنی ئەسلحەی نەوەویشە و لە ڕۆی جیپۆلۆتیکیشە وڵاتێکی گەورە و فراوان و بەرحاڵ تا ئێستا و نەیتوانیوە ئەو ڕۆڵە گەورەیە بمینە بە تاواتی ڕێکیان بخەوە کۆمەڵێک بابەتی تریژەیە لەسەرەوە مەسەلەیە لە مەسلەی جەنگی عێراق و بورە جەنگی ئێران و ئەمریکاوانە نامێ بڕۆمەتە سە تەفسیلا لەوەری بەرنامەکەمان دیبیتەکەمان لەسەر ئەوە نییە بەڵام ئەم کارکتەرە توانێت شتێک هەیە بیکە هەوڵا کەمترین خەتەریات عنی خەتەریاتەکان دوور خاتەوە لەسەر با بڵین چوارچێوەیەکی پێوتە دەوڵەتی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە و هەوڵ بدا ئێرە عێراق نەبێتە بەشێکی ئەساسی و سەرەکی لەو پێکدادانەدا ئەما کێتەوە سەر ئەو بەڕاستەکەی ئەو بڵین کا بێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران یەکێک لە سیاسەتەکانی یا یەکێک لە ئایدیا و تێڕوانینەکانی ئەبێ ئەوە بێت بە باشی سیاسەتی مەنتیقەکە بخوێنێتەوە بە باشی بتوانێت ئەو تەوازنانە ڕابگرێت ئەو باڵانسانە ڕابگرێت لە نێوان عێراق و ئەمریکا و ئێران و ئەوانەیە بۆ ئەوەی عێراق کەمترین زیانی بەرکەوە نەک نەمێنێ بەد کەمترینی دروست کاکزانە یا بەم شێوە کێمە دەبینێت لە کاندیدکردنی ئەم کاندیدنوێی عێراق ناردنی دۆلاری بە دوای هات باشە دوای ئەوە کە ئەوەی کە پێڵێن فرۆشتنی نەوتی عێراق کۆی داهاتەکەی لەژێر دەستی ئەمریکایە سیاسەتێکی حەکیمانە سیاسەتێکی ژیرانەوە لە بەرژەوەندی خودی تاک بەتاکی عێراقا ئەکاتەوەی کە عێراق بەگوێی خواستەکانی ئەمریکا بکە لەم لۆدە لەم فشارە لەم ئابوورێ تێکشکاوە لەوە زیاتر ئەکەوێتە ژێر شارێکی لەوە زیاترە خۆی بێ ئەمە واقعی قسە بکەین ینی پاشەکشەکردنی نوری مالکی هەنگاوێکی باش بوو لە شیعەکان و ڕێکردیان چونکە
ئەمریکایەک سیاستی ئەمریکا و تایبەتی سیاستی ترامپ جیاوازە لە قادەکانی تری پێشتری ئەمریکا. یعنی ئەم چۆنەڵین بە کوردی پەتیەکەی خۆمان کردیە مەسەن کاڵێت ئێمە لەگەڵ ئەم بابەتیانین دوایی ڕەتفعلیشی بە دوایێنێت باشتر بوو کە ئەوەیان کرد نوریمارکیان کشانەوە لەبەرەوەی ئەوان ڕازی نەبوون و ئیجماعێکی ئەوروپیش هەبوو لەسەری کە نابێ ئەم کارێکتەرە بێ بە سەرۆکی ئەنجومەنی وەزیر. ئەمەی کە هاتووە فەیسێکی نوێیە. ئەم فەیسە نوێیە هەرچەنە ئێستا زۆر ئێمە هەندێک خوێندنەوەی لەسەر بکەین چونکە جارێ ڕاستە ئیجماعیشی لەسەرە، بەڵام ئەو ڕۆژە بێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیر کە لەناو پەرلەمانە متمانەی پێبەخشن و ئەبێتە بابڕین سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کۆماری عێراقی فدرال. ئەو کاتە تۆ توانی زیاتر قوڵتر قسەی لەسەرا بکەیتەوە بزانیت پێشەموشێک ئایا ئەجندای کارکردنی ئەو ینی خوێندنەوەی بەرنامەی کاری حکوومەتی ئەو چییە و ئێمە وەکو هەرێمی کوردستان لە چ خاڵە استراتیژیەکانی ئەوە بەشدارە بین لەو کارنامەیەدا. ئەو کاتە تۆ دەتوانی قوڵتر قسە لەسەر ئەوە بکەی بزانی ئایا ئەم کارێکتەرە یا حەقیبەکەی ئەم کارێکتەرە هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی گرنگی حکوومەتی فدراڵی عێراق ئەبینێت یا تەنیا ئەمیش تەکامل و بەردەوامیەدات بەو سیاسەتە خراپانەی حکوومەتەکانی ڕابردوو کە لەناو عێراقا بەرامبەر بە هەرێمی کوردستان کراوە. هەرچەنە واقعیان قسە بکەین بەپێی هەندێک لێدوانی خۆی هەندێک لێدوانی کورتی خۆی من وایە بینم متەفاعیلە بەرامبەر هەرێمی کوردستان بە تایبەتی کە هاتە لای جەنابی سەرۆک مەسعود بەرزانی و دانیشتن لەگەڵیدا و یەکەم کەس سەردانی سەرۆکی کرد و بەپێی هەنێ لە لێدوانەکانی جۆرێک لە ئرتاحێتی تێدایە، جۆرێک لە ئیتمەنانی تێدایە و جۆرێک لە کرانەوەی تێدایە و جۆرێک لە ئەلتەرناتیڤی ینی بەدیلی چارەسەری کێشەکانی تێدایە کە بە تایبەتی سەردانی ماخرێشی کاگنێچیرەوان دەلالەتی ئەومان پێڵێنەوە کە ئەم کەسایەتیە ئەکرێت جیاوازتر بیخوێنینەوە، ئەکرێت جیاوازتر بیبینینەوە لە هەندێک لەوانەی پێشووتر و لە ئاخری شاڵێ هەموو ڕێکەوتنێک عیبرە لە جەبەجێکردنەکەیە گینا ئەمە وەکو تۆ وەکو جەنابتان وتان لەوەی کە ئێمە گەشتبینانە ئەڕوان بەڵام عیبرەت لەوانی تر کرد ئەوانی ترمان کە بینیوتەوە تاقی کردوتەوە ئەکرێ بڵێن خودی ئەو کەسایەتە یا خودی ئەو هەوا سیاسی کە لە خودی عێراقا هەیە ئێمە ئەکرێت دووبارە بە گومانەوە لە هەموو سەرۆک وەزیرانی و هەموو سیاسی عێراق چۆمان ئەوەی هەیە کێشەی عێراق خۆی خاوەنی خۆی نییە. لە دەرەوە لە نامێنای وڵات دێنم ئارا مەطبەخێکەیە بڕیاری تیا دروستەکرێت. عێراق تەنیا ئالەتی جێبەجێکردنەکەیەتی هەتا عێراق ئەم سیادەیە نەگەڕێنێتەوە بۆ خۆی هەر چ کارێکتەرێکی سیاسیش بە شیعەش و بە سونەش و تەنانەت بە کوردیشەوە دانن بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران ناتوانێت سەرکەوتوو بێت. ئەم ئەتوانێت اختیباز ینی تێپەڕاندنێکی هەندێک شت بکات چونکە بە حکمی تەمەنی بە حکمی ئەوەی کە خاوەنی پارەیە خۆ دەزانی ئێستا ئیکۆنۆمی لە دنیاە کێشەیەکی گەورەی هەیە لەگە سیاسەتە. ئیکۆنۆمی ئەتوانێت تەحەکوم کە ئیکۆنۆمی ئەتوانێت ئاڕای سیاسی بگۆڕێ، ئیکۆنۆمی ئەتوانێت باڵانسی هێز بگۆڕێ. ئەم لەبەرەوەی ئەم لەم ئیتیجاهەیە سەرکەوتوو بۆ توانیوێتی لەوێ سەرکەوتوو بێ لاانێ بتوانێت هەندێک بابڕین هەندێک تێپەڕاندن لە کێشەکانی عێراقا بە تایبەتی لەگەڵ هەرێمی کوردستانە کە بۆ ئێمەوە گرنگە لەگەڵ وڵاتە ئیقلیمیەکانە. کاکزانە بە تایبەتی کە ئێمە دەبینەوە شوێنێک هەیە کە پێڵێن چقی ئابووری بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەوروپا ئەویش گەروی هورمزە بەدیل یا شوێنگرەوە ئەلتەرناتیڤی عێراق کە نەوتەکەی لێگیراوەتەوە دەکاتەوەی کە لە هەرێمی کوردستانەوە شوێنگرەوەیەک هەبێ بۆ نادەکردنی نەوتی خۆی کاک چۆمان هەرێمی کوردستان لە ڕووی جیۆپۆلیتیکۆ شوێنێکی هێزگار گرنگە بە تایبەتی ئەگە تۆ سەیری بکەیت سەرۆکی حکوومەت کاک مەسرور هەم کاک نیچرەبان کۆنتاکێکی باشیان لەگەڵ وڵاتانی گۆڵفە وڵاتانی گۆڵفعین خەلیج قەزا لە خەلیجەکان داوە. ئەتوانی هەرێمی کوردستان ئەتوانێت تەنیا دەواازەی خۆی لەوێدا نەبینێتەوە
شوێنی کە ژەیە کە هەرێمی کوردستان وەکو لایەنی ئابوورەکەی وەکو لایەنە اقتصادیەکەی تێگەی با بڵێن هەنادەکردنی نەوتەوە تایبەتی ئەو بۆری کە بێتە بۆری نەوتی جیهان لە تورکیاوە یعنی توان بڵێم هەرێمی کوردستان ڕاستە باڵپشتێکی باش اقتصادیە بۆ دەوڵەتی عێراقی هەم بۆ ناوچەکەش لەبەرەوە پێویستە سەرکردایەتی سیاسی ئێمە بە ئەجندایەکی ترەوە لەگەڵ عەلی زەیدی بەمەرج تۆگەر تۆ هەموو ڕێکەوتنێک وایە ئەگەر مەرجە نەبێت ئەگەر فشاریشە نەبێت لەگەڵ یعنی بەڕاستیەکەی پەراوێز دەخرێت بۆیە من ئەم جارە وای نابینمەوە ئەم جارە بە تەجروبە هەم سەرکردایەتی سیاسی ئێمە هەم جەنابی سەرۆک مەسعود بەردانی هەم کاک مەسعود هەم کاک نیچیرەوان هەم ئەحزابەکانی تریش بە شێوەیەکی گشتی پێم وایە ڕوئیان جیاوازتر لەگەڵ عەلی زەیدیا و ئەتوانن هەرێمی کوردستان بکەنە مرکزێکی استراتیژی گرن هەم لە ڕووی اقتصادیەوە هەم لە ڕووی سیاسیەوە بۆ ئەم جارە تەبەن کاکزانەوەکو دوا پرسیاریشم ئەوەیە کە کەسایەتە سیاسەکانی عێراق داوای سەردانی خودی سەرۆک مەسعود بەرزانی دەکەن بۆ بەغداد بۆی بە تەواوی واتە کێشەکان لەگەڵ دوا بە دوایەوەی کە سەرۆک نیشتیران بارزانی سەردانی بەغای کرد ئەم جارە چوونی سەرۆک بارزانی ئەکاتەوەی کە کەسایەتەکان دووبارە کۆکاتەوە و ئەوەی کە پێڵێن دەستورەوەی کە پێڵم بوو جە و موچەی هەرێمی کوردستان چۆمان من ئەوەندەی لە ناو ناوەندی سیاسی پارتیاییشم کردبێت ئەوەنە با بڵێن بەڵێن وەکو چاودێرێک وەکو ئاگادارێکی وەکو نزیکێکیش منوەنەی خوێن بێتمەوە کاک مەسعود سەرۆک بەرزانی سەردانی بەغا ناکات کاتێک سەردانەکات بەغای هەمووان بێت بەغای هاوبەشی و سازان و کورد بەشداری هەبێت لە دروستکردنی بڕیاری سیاسیە و ئەو مێڵتاڵەتی کە لە بەغایە بیرەکاتەوە هەرێمی کوردستان نابێت بودجەی هەبێت نابێت بەشدار بێت لە بڕیاری سیاسیە بە جۆرێک لە جۆرەکان پەراوێزێک هەبێت بۆ هەرێمی من پێم وایە تا ئەمانە چارەسەر نەکرێت زۆر بە ئەستەمەی بینم کاک مەسعود سەردانی بەغا بکات و دیاریشە تەوان هەمومان ئەوێەوەش لەبەرچاو بگرین کاک مەسعود نەک تەنیا وەکو سەرۆکی پارتی پێگەیەکی سیاسی گەورەی هەیە لە ناوچەکەشا گوێی لێژیرێ و دەشتوانێت هاوکێشەی سیاسی لە ناو دەوڵەتی عێراقیە بگۆڕێت بە بەڵگەی ئەوەی کە لە پێشووترە هەندێک لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرەکانی کۆماری عێراقی فیدراڵی هەندێک جار زیاد لە پێویستە ڕۆشتن هەم لەلایەن قیادی سیاسی کورتەوە بە تایبەتی کاک مەسعودەوە وەلانراون دوورخراونەتەوە لە پۆستەکانیان و هاتوونشەتەوە جارێکە بۆ لای کاک مەسعود بۆ ئەوەی جارێککە بە جۆرێک لە جۆرەکان هەرێمی کوردستان بەشدار بێتەوە لە ناو باڵێن حکومەتی فیدراڵی عێراق و هاتا منەوێ بڵێم پێم وان نییە کاک مەسعود بۆ ئاسانیە بچێتە بەغا ئاتا کاتێک نەبینێت عێراق بەتەواوەتی کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەرەکە بودجە دەنێرێ مەعاشات دەنێرێت و هەرێمی کوردستان پێگەیەکی بەهێز بێت لە ناو عێراقا و بەشداریش بێت لە دروستکردنی بڕیاری سیاسیە چونکە تۆ هەتا بەشدار نەبی لە دروستکردنی بڕیاری سیاسیە یعنی وجودی تۆ لە ناو پەرلەمانە ئەو وجودە نییە کە تۆ دڵت پێی خۆش بێت و بڵێ هەرێم بەشێکە لە عێراق و بەشێکە لە هەموو هاوکێشە سیاسەکانی ناو عێراق پێم وایە تا ئەم کێشانە بە شێوەیەکی کۆنکرێتی چارەسەر نەکرێت پێم وانییە کاک مەسعود بڕاتە بەغا و پێشوازی لەوانە بکات لەگەڵەوەشە لە بەرژەوەندی کورد هەر جۆر بێ سەرۆک مەسعود بەرزانی خودی پارتەکەی و کەسایەتی خۆی لە بەرژەوەندی کورد هەر جۆر بێ سەردانی بەغدا بێ خودت بایکۆتی بەغا بێ هەر لەبەر بەرژەوەندەکانی کوردە خۆی بێگومان ئەمەی کە من باسم کرد پەیوەندی بە بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستانەوەیە بۆ کاک مەسعود وەکو کەسایەتی خۆی لانێت دەیاجار چوێتە بەغاوە دەبێتەوە بەڵام کە تۆ باسی پارتیەکەی کە تۆ باسی سەرکردایەتی پارتی و جەنابی کاک مەسعودەکەی وەکو بەرژەوەندی هەرێمی کوردستانی بینیتەوە وەکو مەرجەعێک وەکو سەرکردەیەک وەکو تەنیا دەروازە و پەنجەرەیەک بۆ چارەسەرکردنی کێشەکان و بڕیاری چارەسەرکردنیش لای ئەوە تەمان کاتێکە ئەو نەچێتە بەغا یاخود بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ سیاسەکانی عێراقا بایکۆتی بکات بۆ ئەوەیە ئیناتۆ لە لایەنەکەی ترەوە دەرگای پارتی دایمەکراوە دەرگای ماڵی ئەوانیش کراوە بۆ هاتن و سەردانکردن و ڕۆشتنەوەوانە بەڵام ئەمە قەزەیەکە قەزەی میلەتێک جیاوازترە تۆ ئیشی لەسەر بکەیت و بۆیە من لەو متەڵەقەوە قسەی لەسەرەکەم من پێم وایە هەتاکو کێشەکانی ئێمە لە ناو دەوڵەتی عێراقیە بە شێوەیەکی
کۆنکرێتی چارەسەر نەکرێت پێم وانە سەردانکردنی کاک مەسعودیش بەسوود بێ بۆوێ و من پێشم وانە بەڕێزیشیان سەردان کات تام کێشانە بە شێوەیەکی کۆنکرێتی چارەسەر نەکرێت لەگەڵەوە شەخۆیان باش دەزانن بەبێ پارتی دیموکراتی کوردستان نامەحاڵە چۆن نەکرێت دروست یعنی ئەوەی کە پێڵێن عراق تشکیل بڵێ خاوەنی ملیۆنێک وستا هزار زیاتر لە بەنگی یعنی تۆ ناتوانانی هێزێکی سیاسی پەرایەس بخەی کە زۆرترین قەواعیدی هەبێت و زۆرترین دەنگدەری هەبێت لەبەرەوە هەر هەنگاوێک بەبێ بەشداریکردنی پارتی دیموکراتی کوردستان بۆ حکومت دروستکردن بێت بۆ عملی سیاسی بێت پێم وایە ئەو هەنگاوە یا و هاوکێشە سیاسی هاوکێشەیەکی قوش دەرەچێت و سەرکەوتوو نابێت و دەبێت پارتیش لێرەوە بە هەموو هێز و توانایکی خۆیەوە بەشدار بێت بەڵام بۆکو باسم کردەوە جاریکەمەوە بڵێمەوە بەمەرجێک ئەوەی کە کورد داوایەکە لە ناو عێراقا چ لە ڕووی دەستوریەوە بێت چ لە ڕووی سیاسیەوە بێت چ لە ڕووی ئیکۆنۆمی بێت لە هەموو ڕوویەکانەوە بێت دەبێت کورد بەشدار بێت لە ناو عێراقا بەشدار کاڵین بەشدار ناوەکو وەکەوەی کە بە شێوەیەکی کارتۆنی بەشدار بێت لە ناو پەرلەمانە بە شێوەیەکی واقعی بە شێوەیە بێت کە بەشدار بێ و هاوبەش بێت لە دروستکردنی بڕیاری سیاسی چون تۆ تا بەشدار نەبی لە دروستکردنی بڕیاری سیاسیە پێم وانییە بتوانیت هیچ هەنگایەک بەرەو پێشەوە بنەی بۆ بابەتی استراتیژیەکانی هەرێمی کوردستان. دنیا سپاس بۆ کاک زانای تۆفیق بەک نووسەر و پارێزەر و چاودێری سیاسی زۆر سپاس کە لە سودەکانی ئەمڕۆ چۆمان لەگەڵمان نابووی خۆشەویستان و ئەزانیەوەش هەمیشە لە تەندروستی کامەرەدا بژین.